تۆب لە ژێر کۆنتڕۆڵ یاریزانەکان یانەی هەولێر یانەی هەولێری پایتەختی نیشیمان بەو پەڕی جۆش و خرۆش و گڕوتینەوە بەرەو مێژوو نووسینەوە تۆب لە ڕێگای یاریزان علی شاخەوانەوە مایسترۆی هێڕی ناوەڕاستی یاریگا علی تۆپێک بەرەو یاریزان محمود خەلیلەڵە محمود ڕاگرتنێک داگرتنێک دەرفەت بۆ گۆڵ الله گۆڵ یەکەم بۆ هەولێر الله لەو گۆڵە نایابە الله لە ئیمپراتۆر هەولێر بەرەو تۆڕ گۆڵ یەکەم بۆ محمود لە تۆڕی گۆڵی حدود الله لە هەولێر حدودی حدود دەبڕێ هەولێر دەڕۆ هەولێر دەفڕێ گۆڵ یەکەم بۆ قەڵاو منارە بەرەو فایناڵ ئەم جارە الله لە هەولێر و الله لە قەڵاو منارە گۆڵی یەکەم هاتە بەرهەم هەولێر هەر لە یەکەم دەقەوە هەر لە یەکەم تەقەوە بەو پەڕی حەماس و گڕوتینەوە بەرەو ناسنا و مێژوو نووسینەوە لە نێو جەرگەی بەغداوە جاری سەرکەوتنی لێداوە الله لە هەولێر زمانی ئەم قەرەناویە بۆ وەسفی تۆ هێشتا ماویە باشتر وایە خۆم قەسف بکەم کە ناتوانم تۆ وەسف بکەم. دەستخۆش بووتە هەموو یاریزانێتیانە هەولێر بڕاستی و سەرێ هەولێریە هەمیە بەرز کرد دەستێتوان یەک دگوشم و دبێژم دەستێت هەوا خۆش بیت هەمی یاریزانên یانە هەولێرێ دیگە ڕاهێنەرێەوە و دلێمە گەش و خوش کرد و ئەڤروکە بوو یەکەم جار دیروکێدا یانە هەولێر کاری دەرباسی جاما عێراقێ ببیتن تو گەلێک بەخێرهاتی هەرێم زۆر سوپاس بۆ دەستان خۆش بێ سەرتا ببورن وەڵڵاهی من نزیکەی 100 خولەکەوت دەبێت قسە دەکەین بەو حەماس و گۆزێک لەوانەیە مادووبوونمان پێوە دیار بێداوای لە برن دەکەم زۆر سوپاس بۆ ئێوە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ سەرجەم بینەرانی کوردستان 24 پیرۆز بێ لە هیانەی هەولێری پایتەختی نیشتیمان کە بەڕاستی ئەم شەو هەولێر لە غیاب یانە کوردستانەکانی تر لەو قۆناغە و لەو پاڵەوانێتیە نوێنەری شارێکی نەدەکرد نوێنەری وڵاتێک و نیشتیمانێک و کیانێک بۆ بەڕاستی هەولێر ئەم شەو من وای احساسم دەکرد کە تعلیق و تعبیر بۆ یعنی هەڵبژاردەی نیشتیمانی دەکەم نەک بۆ یانەی شارێک ینی بەڕاستی سەرکەوتنەکە بە جۆرێک دڵخۆشیکردین کە ینی تەسەوەڕ ناکرێت و تەوەقع ناکرێت و تعبیر ناکرێت و تعلیق ناکرێت نازانم کۆمنت دەربڕم بەڕاستی بەڵام ئەوەی منیش کۆمنتێکی تریشم هەیە بەڕاستی کە کەسێک گوێ لە دەنگی جەنابت دەبێ زۆر جار تەماشای یاریەکان دەکەن بە تایبەتی لە فەیسبووکی کوردستان 24 کە ئەو شەویش بەڕاستی زیاتر لە 15000 بینەری هەبوو ئەوەش زۆر دڵخۆشکار بوو بڵێ بەڵام مەسەلەن کە گوێم لە دەنگی تو دەبێەوە هەستەکەم پیاوێکی گەورە و بە تەمەن بێ بەڵام کە تاوان زۆرم پێ دەڵێن ینی زۆر لەوانەیە کە یەکەم جارە من ببینن تەسەوڕ ناکەن کە ئەو دەنگە لەو دەنگ و ڕەنگەسەگەنجەوە دەرێت زۆر سپاس وەڵا بەنسبەت ئەو خەڵکی کە تەماشای ئێمە دەکات تاوان ئەم شەو زیاد لە ینی سەرچاوێک و دوو سەرچاو سێ سەرچاو باوەڕکە لە سەراستی عێراق لەوانەیە دەیان کەناڵ و تەلەڤیزۆن یاریەکان گواست بێتەوە بەڵام الحەمدولیلا ینی کوردستان 24 لە پێش تەواوی ئەو دەستگا و شاشانی ترۆ بکارەکەیان گواستەوە باوەڕ کە دووەم نزیکترین ڕکابەری کوردستان 24 چارەگەکی کوردستان 24 بینەری نەبەوە الحەمدولیلا فەزلی خۆیان بەسەرمانەوە کە ئێمە توانیمان زۆرترین ڕێژەی خەڵک بە خۆمان ڕابکێشین کە دەڵێ 16000 کەس بە دیاری یاریەکەوەیە 16000 ئەکاونت ئەگەرنا لەوانەیە هەر ئەکاونتێک 100 و 200 و 300 بە دیاریەوە بێ ینی بە قەنەعاتی منم شەو بە 100,000 کەس لەگەڵ کوردستان 24 تەماشای ئەو یاری کرد زیاتر لەوەی کە لەوانەیە لە شاشەوە ئاسان نەبێت کە تو ئەو فیدباکە ببینی و بزانی چەند کەس دانیشتۆ بەڵام ئەوەی کە دەبینی لە سوشال میدیا و کاردانەوەی خەڵک ینی شتێک هەیە دەمەوێت بێڵێم لەوانەیە جامی عێراق بە بەراورد بەوەی کە ئێمە ئاوا گەورەمان کردو و گەرمان کردو ئەو ئەهمیەتی نەبێ بەڵام ئەو کوردستان 24 کە دێ قیمەت و هەیبەت و ینی چۆن بڵێم حەجم بە پاڵەوانەتی و بە یاریەکان دەدا کە ئەوەندەی کە یاریەکانی گەرم و گورتر و گەورەتر هەرێم کاتێک ئەزانی کە ئەوەنە بینەر سەیری یاریەکە کەن و گوێ لە دەنگی تۆگرن ئەمە چه کاریگەرێک لە تۆ کاکە بتوانی بە جۆش و خڕۆشێکی زیاترەوە کۆمنتاری بکەیت وڵا لێت نەشارمەوە ئێمە هەندێک یاریکە دەگوازینەوە تاوان یاری هەتا یاری بینەری فەرقیە جاری وایە تەماشا دەکەی مەسەلەن چەند سەد کەسێکی دیاریکراویان مەسەن ئەم ماوەی وای لە تۆ ماشەڵڵا ڕێژەی یاریەکان ئەوەندە بینەر زۆر بۆ 14000 و 15000 جار وایە 2000 کەس بە دیاری یاریەکەەوە بێ بە قورآن زۆر تااقەتمانی قسە بکەین ینی وای لە تۆ بۆیە بەرزبوونەوەی ڕێژەی بینەر زیاتر ینی گروتین ئێمە زیاتر دەکا و بەڕاستی شەندێک جارێ مە دەمانێت گروتین زیاد بکەین بۆ خاطرەوەی کە خەڵکێکی زیاتر بە دیارمانەوە بێ ئەکید ئەو یاریانی کە تەماشا دەکەین خەڵکێکی زۆر بە دیارمانەوەی ئەوەی کە دەیزانین و دەیتوانین ئەو پێشکەش دەکەین بەڕاستی تەسیری هەیە یاریەکە بینەری زیاتر بێ وەک کە ینی بینەرێکی تر بەڵام ئەو ماوەیە الحەمدولیلا زۆربەی هەر زۆر یاریەکان بە بەردەوامی ینی خەڵک 5000 و 6000 و 7 و 10 و 15 و 8 و زۆر زیاتر دیاریەکاندا دەنیشە بە بەردەوامی کاک هەرێم ئەو شەوە لە بۆ هەولێریەکان زۆر هەستیار بوو چونکە هەمویان دەیانویست بوو جاریەکەم هەولێر بچیتە کۆتایی جامی عێراق تو چه هەستێکت هەبوو کە تعلیقت دەدا لە بیداوەتەوە تا کۆتایی و چ کاتێک زیاتر حەماس بوو تو دروست طبعا گومان لەوە دانیە کە کاتی گۆڵەکە گۆڵ ڕۆحی ینی هەموو بابەتەکە بوو زیاتر لە هەموو کاتێک ینی بە حەماستر و بە ئیحساستر بووین
بەڵام بە کولی عام هەر لە سەرەتا و دەستپێکی یاریەکەەوە پێش دەستپێکی یاریەکەش لەم چەند ڕۆژەکە تیرۆشەکە ڕاگەیاندرا یعنی گومانمان وا بوو کە هەولێر بتوانێت حدود تێپەڕێنە حدود لە کۆی 20 دیانی ئەم ساڵی خۆلی عێراق لە پلەی 13 بوو یعنی زۆر گەورەی نەبڕی بوو کە گەیشت بۆ قۆناغە بەنمونە لە یاری پێش ئەم قۆناغل بەرامبەر نەفتی میسان بردیەوە کە جۆرێک لە خۆ شانس بە 5 گۆڵ بەرامبەر 3 گۆڵ بە لێدان یەکلاکەرەوەی کە پێناڵتیانی پێدەڵێن بەو شێوازە بردیەوە بۆیە گومان وا بوو کە هەولێر بتوانێت بگاتە یاری کۆتایی پاڵەوانێتەکە هەولێر لە ڕابردوودا چەندین جار نازناوی بەدەستێنا و گەیشتووە بە یاری کۆتایی جامیەتی ئاسیا گەیشتووە بە ئیتحادی ئاسیا گەیشتووە بە مەسەلەن 4000 پاڵەوانی خۆلی عێراق بۆ بەڵام وەکو جامی عێراقی کە یەکێکە لە یعنی گرنگترین نازناوەکان و ئەو پاڵەوانێتیانی کە لەسەر ئاستی عێراق دەکرێتەوە یەکەم جارە دەگاتە ئەم قۆناغی ئەم شەوکەتیایی بوو هەمیش قۆناغی داتوو کە یاری کۆتایی یاری کۆتاییش سپێش چاوەڕۆ دەکەین بەرامبەر بە یانی کەرخ کە پاڵەوانێتیکەیە یانی خۆی جەویە کە ئەم ساڵ پلەی دومی بەدەستێنە لە زەحمەتە خۆلی عێراقی تقریباً زەحمەتە یاری کۆتایی زۆر هەستیارە بەڵام زۆرێک لە هەوادارانی تۆپی پێیان وایە کاگرێک خۆی جەویە بێ لەوانەیە هەولێر بەرامبەر یانە گەورەکان زیاتر کراوەتر یاری بکا و زیاتر متحەمیز بچێتە ناو ئەجوای یاریەکەەوە بە کولی عام احساسی ئێمە زۆر تایبەتە زۆر جیاوازە باوەڕ بکەن یاری کۆتایی خۆلی یانە پاڵەوانەکان بێ ریال مەدرید بایر مونیخ لە یاری کۆتایی بن ریال بارسا لە یاری کۆتایی بن یاری کۆتایی مۆندیال بێ کە فەڕەنسا و ئەرژەنتین ڕۆشتن ینی باوەڕم وایە تۆسقالێکی و احساسیم شو احساسمان نابێت کە کاتێک کۆمنتاری بۆ یاری هەولێر دەکەین لەوانەیە هەندێک جارش تۆزێک لێمان لێ دەکرێت لەوەی کە دەڵێن ئێوە ئەو هەموو پاڵ پشتی و پشتگیری چیە لە هەولێری دەکەن بەراورد بەیانەیەش کە تەمانە ئێمە کاتێک هەولێر بەرامبەر زاخۆ یاری دەکەن ئەوە لەو قەزیە دەکشینەوە بەڕاستی هەولێر و نەزاخۆی لێ گرتووە مەسەلەن کە هەولێر لە گەزاخو دەکە ئێوە زۆر هاوسەنگی ڕادەگرن باوەڕ بکە ئەو پەڕی ینی دەمانەوێت تەوازن ڕاگەین و هاوسەنگی ڕابگرین بەڵام حەقێکی مەشروعی خۆمانە کە تو لە نێو شارێک و لە نێو خاکێک و خەڵکێک دەژی ینی احساست بۆ ئەو یانە دووگەلەوە یانەیەک یارێکی باشترەکە ئاسایی ئەو کاتە کۆمنتار گەرمتر کۆمنتی بە ئەکیدی ولا هەموو وڵاتانی دنیاش ئەو کۆمنتارانی کە یاری بۆ یانەی شاری خۆیان دەکەن یانی وڵاتی خۆیان دەکەن هەڵبژاردننی نیشتمانی وڵاتی خۆیان دەکەن ئەکید احساسیان زۆر جیاوازترە بە بەراورد بە باوەڕ بکە جاری وایە کۆمنتارێ لەو پەڕی وڵاتانی دنیا یعنی کاتێک هەڵبژارەکەی گۆڵێکی لەسەر تۆمار دەکرێەوە گەوەی خەبەری جان لە دەستدانی نزیکترین کەسی پێ بڵێن ئەمە دەبێت تاقەت دەبێت بۆ کەس دەومی ناکە خەڵک جارجار بە ئێمە دەوێرەیەتی ڕەخنەمان لێ دەگەن لەسەر هەرم لەبارەی ڕێخستنی وشە بۆ کۆمنتاری بێگومان قورسە من ئێستا لەگەڵ هاوکارانم باسم کردوتم هەندێک جار لە زمانی عەرەبی ڕێخستنی وەزن و قافی ڕەنگە ئاسانتر بێ ئەمە بەکەم سیرکردنی زمانی کوردی نییە بەڵام وەزن و قافەی زمان دەورە بینێتەوەیە ئەمە تا چەند قورسە بۆ تۆ ڕێخستنی ئەم وەزن و قافیەیە کە کۆمنتێکی جوان بێت طبعاً باوەڕ بکە پرسیارێکی زۆر بەجێ و زۆر ینی معقولە کا کۆمار لە زمانی عەربی بۆ هەر شێک لەوانەیە دەیان و سەدان بەدیلی هەبێ بەڵام بۆ زمانی کوردی جاری وایە ینی باوەڕکە زۆر قورسە هەتا بتوانانی یعنی دووشە هەمان مانای هەنە بە بەکاری بێنی توش دەزانی کە کۆمنتاری تۆپی پێ پێویستی بەوەیە کە زۆرترین وشە و وەزن و قافەیە لە یەکدا بۆ خاترەوەی کە بیان خاتە پاڵێک و بیان کاتە ڕستە و بیان کاتە تعلیق بۆی سەرنجی خەڵکی پێ ڕابکێشێ کەمێ قورسە دۆزینەوەی وشین دۆزینەوەی وشە و هۆنینەوەی وشە و ڕستە سازی و ڕستەکاری بەڵام من بۆ خۆم یەک لەو شتانی کە زۆر حەزم لێتی لە کۆمنتاری منە ڕنگ بداتەوە ئەو ڕستە سازی وشە سازیە بۆیە مەسەلەی ڕستە سازی و ئەو بابەتە ئەدەبیانەی کە دەچینە ناو قوڵایی جاری وایە هەندێک بابەتی ئەدەبی و بەنمونە من ئەم شەو باسیەوە دەکەم عشقی عاشقانی هەولێر و هەولێری مەعشوق وەکو چیرۆکی عشقەکەی شیرین و فەرهادە و یعنی فەرهادەکانی هەولێر چاوەڕێی سەرکەوتنی شیرینەکەیانن ئەوە ئیشی منە بەڕاستی من بۆ خۆم زیاتر لەو بوارە خۆم دیوەتەوە ئەوەندەش زەحمەت نییە ئێمەش خاوەن کۆمەڵێک و يعني أكيد خاوەن کۆمەڵێک کەڵە شاعیر و کەڵە نووسەر و قەڵەمی زۆر جوانی لە مێژووی ئەم وڵات و نیشتیمانەکە دەتوانین کەڵکیان لێ ببینین من جاری وایە باوەڕ بکەن هەندێک کتێب دەخوێنمەوە کتێبی ئەدەبی دەخوێنمەوە والله هزار لاپەڕێ بۆ خاتری ئەوەی هزار نا سەتیش نا دەژ نا دوو شەی جوانی لێ بدینەوە بۆ بەکاری بێنم جاری وایە من لە يعني بەڕێگادا دۆڕم ینی شۆفێری دەکەم باوەڕ بکەن من بەردەوام بیر لەوە دەکەمەوە چی بڵێم جاری وایە لە شیرنی خەوە ها جاری وایە کە چەند سانێک ماوە بوویتەوە خەو لێکەوە وشێک بە خەیاڵ مادێ واز دەخەوکە دێنم دەفتەرێکم هەیە لەسەر دەفتەرەکە تەزیلی دەکەم بۆ خاتری کە دوام بەکاری بێنەوە لە جاری وایە لە سەد و سەروی سەد دەڕۆم مەسەلەن بەڕێگادا وشێک بەبیرم دە یەکسەر ڕاستەخۆ لادانەکە پێ دەکەم و لا دەدەمە لا وشەکە تەزیلەکەم لەلای خۆم دەڵێم بۆی لەبیرم نەچێتەوە بۆیە من يعني وشيك للاي من قيمتي همو دنيا هي زور وشم بلا بتايبتي اگر وش بو هوليري ابنو توش هوليري كاك هرم افشفا كيش ياريزان جوانتر لهمويان ياري كرت يعني سرنجي توي راكش يك لو ياريزان يعني كتصورنا دك واسطه برزه بيشكشكا بهوي او كم صال راهنر تاراديك بجوي خستبو لم كوتايانه هنا وناو كش ياري كردن ياريزان اكام هاشم بو جماره هشتي كلنا وراز ياري دك هندك زار هيرج برش بلام ام شو زيات رولي برغري دبيني براسي اكام هاشم زۆر باش وتم لە کات یارێک وتم ئاکام هاشم تو باش بی منیش باشم ئاکام هاشم تو باش بی هەولێر دەڵێ منیش باشم ئاکام باش بوو هەولێر باش بوو ینی
تیمەکە بە تێکڕا شێرکۆکەریم وەکو هەمیشە زۆر باشە یعنی علی شاخەوان لە هێڵی ناوەڕاستی یاریگە ئاستێکی زۆر بەرزی پێشکەش کرد عومەر جەنگی بە هەمان شێوە زۆر ناوەزە بوو جوڵی تا دوایین یاریزان بەڕاستی هەموو ئەم شەو زۆر باش یاریان کرد ئەوەی کە لە هەر هەمووی زەرورترەوە گرنگترە باز بکرێ بەڕاستی عشقێ و عاشقانەیە کە ینی هەولێر بردیانە بەغدا و گەیاندیانە بەغدا خەڵکانێک لە سعات 6 و 7 بیانیەوە لە خەو هەڵساون و بەڕێوەن بەرەو بەغدا و ئەمڕۆ لە نێو یاریگای شعبهانیانەکەیان دەدا ئەوانە بەڕاستی ڕۆڵێکی باڵایان هەبوو ئەگەر هاندەری تۆپی پێ دەستیان خۆش ئەکید بە پاس و بە نازام هۆکاری جیاجیا گەیشتە بەغدا ئەگەر دەوترێت کە هاندەر یاریزانی ژمارە 12 بەڵام بەڕاستی هاندرانی هەولێر یاریزانی ژمارە 12 و 13 و 14 بەڕاستی دەستیان خۆش بێ دەستێن چامەدەکارێکت کردووە بۆ یاری کۆتایی وڵاهی من یانە بێتە لە ئێستا و دەست ئێستاوە دەست پێ دەکەم لە ئێستاوی دی هەندێک جار لە کاتی یاریەکە زۆر گرم بێ دەڵم دەبێت سواڵی وشەکەم دەبێت ینی بۆ سواڵی وشە و بۆ وشە بگەڕین بەڕاستی ئیدی من وەکەوەی کە یاری تەمەنم بێت تعلیقی فایناڵی من بێ ئەوە خۆم ئامادە دەکەم بەڵێم بێ بە بینەر و بیسەری کوردستان 24 شەمەی شەعب جیاواز بێ لەگەڵ دەنجی هەرێم قەرەناوی و لەگەڵ سۆشیال میدیای کوردستان 24 و ئینشاڵڵا لە تەلەڤیزیۆنەش ئەگە بەڕێوەبەراتی تیڤی و ئەدیۆمان پێ بدایرەکە بگوازینەوە نازانم ئەنجاوە چۆن دەبێ هیوادارم بتوانین لە شاشەش یاریەکە بۆ هەوادارانی وەرشێ وڵاتە بگوازینەوە بەڵێم بێ بە شێوەیەکی زۆر جیاواز و زۆر جوان و جیاوازتر لە هەموو کاتێک و هەموو جارێک ئینشاڵڵا کۆمنتار بین و تعلیق و تعبیرێکی جوان لەسەر بهیڤیا سەرکەفتنێ دیانە یاریە دماهیە و برنا جامێ بۆ هەولێریە دەستێت تەمامێ یاریزانێن یانە هەولێرێ خۆش بن دەستێت تەژی خۆش بن کاکەرێم بەرە سەرکەفتنێن ماستەر ئیشەڵە گەلێک سپاس هەرێم قەرەناوی کۆمنتاری وەرزشی سپاس بۆ ئامادەبوونەوە. زۆر سپاس.